قاچاقچێکی کورد لە هەولێر بە کەناڵی سکای نیوز دەڵێت ساڵی $100,000 پەیدا دەکات لە هەوڵدانی بۆ گواستنەوەی تاک و خێزانی ناومێدی کورد بە ڕێگای نایاسایی و مەترسیدار بۆ ئەوروپا. نەفەرەکان زۆرن ئێستا کە ئەگەر لەبەر ئەوەی نەبی بیلاڕوسیا کە فیزە شتیوە ڕاوەستایە ئێستا کە مەجموعەی گەلەگەلک زۆرمان ئازرا. ڕۆژی چوارشەمە لانی کەم 31 کۆچبەر لە کەناڵی ئینگلیزدا خنکان لە کاتێکدا دەیانویست بە بەلەمێک لە فەڕەنساوە بۆ بەریتانیا بپەڕنەوە. دەسەڵاتداران دەڵێن زۆربەیان کورد بوون و تایاندا ژنێکی دووگیان و منداڵ هەبوون. ئەمە یەکێکە لەو خێزانانەی کە هەوڵیدا بوو لە بێلاڕووسەوە بپەڕێتەوە بۆ ڕۆژئاوای ئەوروپا، بەڵام سەرکەوتوو نەبوون و نێردرانەوە بۆ کوردستان. دەڵێت قاچاقچی وەکو ئاژەڵ مامەڵی لەگەڵدا کردوون. گوتم دەمەوێت بگەڕێمەوە بۆ عێراق، گوتی نابێت، من پارەم لە ئێوەدا خەرج کردووە، دەبێت خۆتان بگونجێنن وەکو ئاژەڵ مامەڵەیان لەگەڵدا کردین. خێزانەکە دەڵێت هەموو پارەکەیان خەرج کردو و ئێستا گوزەرانیان خراپە. کچەکەی و کوڕەکەی دەڵێن دەیانوێت جارێکی دیکە هەوڵی گەیشتن بە ئەوروپا بدەن و ڕەنگە هاوینی داهاتوو ئەو کارە بکەن. نام عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا، واشنگتن. She's crying and every time she can't sleep.